5 ساڵ لەمەوبەر بڕیادرا ڕێگای دەربەنی خانکەلار دروست بکرێت. ئەو کات بڕیار وابوو بە 540 ڕۆژ لە سەدی پرۆژەکە تەواو بکرێت. ئەوە 1450 ڕۆژ تێپەڕیوە تەنیا لە 155 پرۆژەکە تەواو کراوە. گوژمێن پرۆژەیە 137 ملیار دینارە، بەڵام تەنیا 65 ملیار دیناری بۆ خەرج کراوە. لەبەر بێپارەی و بێبوجەی لە مانگی ئاداری ئەم ساڵەوە کارکردن لە پرۆژەکە بە تەواوەتی وەستاوە. ئەگەر بودجەی بۆ تەرخان نەکرێت ئەبێت ئەوە لە خەیاڵی خۆمان دەرکەین کە پرۆژەکە تەواو بکرێ. باسی درێژی ڕێگاکەتان بۆ بکەم. ڕێگای دەربەنی خانکەلار درێژیەکەی 65 کیلۆمەترە وەک دەبینن، 24 کیلۆمەتری تەواو بووە، 41 کیلۆمەتریشی ماوە. 10 کیلۆمەتری ڕێگاکەش هیچ کەڵکیەوەی نییە هاتوچۆی تیا بکەی. پارە وەستاوە و پرۆژەش وەستاوە. بۆ ساڵی 2021 داوای 7 ملیار دینار کرا، بەڵام تەنیا 10 ملیار دینار خەرج کرا. لە ساڵی 2022دا 6 ملیار دیناری بۆ تەرخان کراوە، بەڵام هیچ بڕاپارێکی بۆ خەرج نەکراوە لەبەرەوەی نەختینە نییە. ڕێگاکە بایەخێکی استراتیژی زۆر گرنگی هەیە. هەرێمی کوردستان دەبەستێتەوە بە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە، لە هەمان کاتە ڕێگای سەرەکی دەواازی نێودوڵەتی پەرێزخانیشە. ئێستا هاتوومەتە ئۆفیسی سەرەکی کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەی ڕێگای دەربەنی خانکەلار. دەیان ئامێری لە کارکەوتوو وەستاون، وان ئیشەکەن بەس ئیش ناکەن. ئێستا ئەمە کاک عوسمانە، کاک عوسمان حەمە سەعید، هاوەنی کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکەی. کاک عوسمانم کاتەوە باش. سپاس دەکەم. هاتووین بزانی پرۆژەکە چی لێ هاتوو چی لێ نهاتوو. وەک دەبینین ئامێرەکەتان هەمووی وەستاوە لە کاتەوە. بەڵێ. چەند پێشتر کە پرۆژەکە چالاک بوو کارێک کرد ئیشانەکرد لە پرۆژەکەیە، چەند کەس لێرە چەند ئامێر ئیشانەکرد، چەند دەرفەتی کارتان ڕخسانە بوو؟ بەخێر بێن سەر چاومان. ئەم پرۆژەی ئێمە پێشتر کە ئیشمانە کرد زا لە حدودی 350 پارچە ئالێت بە ئالێتی خۆمان و دەرەکیوە ئیشی کردووە. چەندانی خۆتانە؟ 250 پارچە ئالێتی خۆوانمانەیە لە 3 موقعایەسە جەناب و ئەتوانی هەر 3 موقعەکە ببینی. ئەی چەند کارگەتان هەبوو؟ کارگە ئێمە زیاد لە 5-6 کارگەمانەیە، معمەلی گێردەرمانەیە کە خۆمان دروستیەکەین، معمەلی قیر، معمەلی کۆنکریت، دوان، باچ پلان، هەموو معمەلەکان کە پێویستی بۆم ڕێگا بێ معمەل و کارگەی خۆمان. پێشتر چەند دەرفەتی کار هەری کارتان بەڕاستە خۆ ناڕاستە خۆ ڕخسانە بوو کاتێککە ڕێگاکە ئیشێک؟ ئەم ڕێگە ئەتوانم بڵێم حدودی 500 نەفەر ئیسفادەی لەم ئیشە و هەلی کارمان ڕخسانەوە بۆ خەڵکی. ئێستا هەمووی بێکار هەمووی لەوانەیە بڵێم حدودی 10-15 نەفەر وەکو حارەسیان مراقیبێک ما بێتەوە، لەگەڵ چەند مهندسێکە نیو معاشیانەیە لەبەرەوە بزانین زڵوفەکە چی لێت. معمەل هەیە، ئامێر هەیە، بەڵێ، کارمەند هەیە، بەڵێ. ئیشکردنتان وەستانەوە. هۆکاری سەرەکیەکە چییە؟ تەنهان ئەم پرۆژەی ئێمە هیچ کێشەیەکی نییە، تەنها پرۆژەی سویلەی نەقدی نەبێ، بە تەرخانکردنیش تەرخان کراوە لە ئەعلانە، بەڵام کە خەرج ناکرێ بۆمان. چەندتان خەرج کردووە، چەندتان ماوە؟ ئێمە تا ئێستا پرۆژە لە 154 پرۆژەکەمان تەواو کردووە، لە 146 ماوە. چەندتان پارە خەرج کردووە؟ ئێمە لەم پرۆژە تا ئێستا نزیکەی 73 ملیار دینار سەرف کراوە. چەندان پیاوە حکوومەت؟ ئێستا حکوومەت ئێمە ملیارێک و 350 میلیۆنی ساڵی 21مان لایەتی، 7 بۆ 8 ملیاریش سلفەی تازەمانێت تەقدیمان نەکردووە لەبەرەوەی تەرخانمان نەبووە و حکوومەت پارەی پێشەکیمانایەتی ئەمەشمانایەتی. ئێوە ڕۆژی پێنجشەممە لە سلێمانی بوون، کۆنگڕی ڕۆژنامەوانیتان هەبوو.
داوای چیتان لە حکوومەتەیە بە چ مەرجێک پرۆژەکە دەست پێکەنەوە؟ بەڕاستی من وەکو خۆم زۆر ئێمە هەمومان کۆمپانیا یعنی وامان لات بوو نڕێن وەلای حکومەت جارێکی کە داوای هیچ بکەین داواتان کردو ئەوەنە داوا کراوە ئەوەنە کتاب کراوە لە سەرۆکی حکوومەتەوە تا کەسێکی ئیداری بچوو کە لە وڵاتە هەبێ ئێمە داوامان کردووە بەڵام هیچ ئیشێکمان بۆ جێبەجێ نەبووە ئەوە بۆ ماوەی 8 مانگەوەی تۆی بینی ئێمە وازمان لە پرۆژەکە هێناوە تا کاتێک پارەی نەختی نەبێ بەڵام ئەم ماوە چالکوان و خەڵکی بڵێن گەرمیان و ئەندام پەرلەمانەکە بەڕێزەکان و نوێنەری محافەزە ئەوانە خەڵکەکە دیارە زەختێکیان قسۆدە سەر ئەوان بۆ ئیشپێکردنی پرۆژەکە باش ئەوانیش عینێکی کەمپینێکیان دروست کرده بوو کەوا ئەگەر حکومت پارە بۆ ئەم پرۆژە سرف نەکات ڕێگە بگرن بۆ خەرچن من وەکو بە ئێمە بێ ئەمە مەسەلە چەند نییە ئەبێ پارەی ئەم پرۆژە بە سلفە سرف بکرێت کە تۆ چەند ئیشەکەی بدەنێ بەڵام ئێمە وتمان بە هیچ شێوە ئیش ناکەینەوە تا هەموو پارەکمان بۆ تەرخان دەکەن بەڵام جوودی ئەو خەڵکە و ئێمەش خەڵکی منتیقەکەین و ئەبێ هاوکار بین بۆی ئەم پرۆژە ئیش بکاتەوە وتمان کاکە قەرزێکی کۆنتان لایە ئەمڕۆ جەنابی سەرۆکی بانقەکان لە سلێمانی بەڵێنێکی یاوە بە ئێمە و بۆ برادرانە ئەو قەرز ملیار و 350کە بە شێوەی هەفتانە 200 میلیۆن دینار با بە ئێمە باشە هەتا ئەمە کۆتایی پێیە ئێمە و بەڵێنێکمان ناوە کە ڕۆژی یەکشەمە یەکەم وەجبەی 200 میلیۆنمان باتێ باش ئەوە تەواو بوو ئەو پارەی تە چۆن داواکەی پێم وتووە لە نەفسی دانیشتەکانە و لە ڕۆژنامەوانەکەشە باسمان کردووە ئەگەر هەر ئەوە بێ ئێمە با ئیش نەکەینەوە چونکە ئێمە ئێستا ئەم ئالیاتانی جەنابتانی بینن من دەست بەکار بمەوە 6 میلیۆن دینارمان بەلاینی کەمەوە بۆ تایە و باتری و بەگەرخستنەوەی مەعمەلەکان مەوێت بۆچی ینی هەموو سیانەی ئەوێت چونکە 8 مانگە لێرە لەبەرەمە تاو باران و زستان لێیە ئەمە هەمووی ئەبێ من جارێکی کە بەگەڕ بخەمەوە ستافم مێر لە تورکایە ستافمانەیە لە ئێرانە ئەمە هەمووی مەصرفی و بین تو بکەویتەوە گەرجارێکی کە وانە ئێنجا ئێسە ئەوان و ئەو بەڵێنیان ناوە منش ئەوەم پێوتون تومە کاکە ئێمە ئیشەکەینەوە بە مەرجێک بە مەرجێک ئەم پارانە بەم شێوە بۆ ئەو 6 میلیارش کە بۆمان تەرخان کراوە ئەبێ بەلاینی کەمەوە لە دوای ئەوە مانگی 3 میلیار بۆ 4 میلیارمان بنێ چونکە 100 میلیۆنێکە داوا کردووە لە 100 میلیۆن کەمتر بێ ئێمە ئیشمان بۆ ناکرێت چونکە ئەم پرۆژە یەکەم بای 137 میلیار دینارە دووهەم پرۆژەیەکە کە سەرفی زۆرەوێت چکە زۆربەی جادە و پردە 28 پردی تایە 28 پرد لەگەڵ 170 قەنتەرەی تایە ئەمانە هەمووی کاک عوسمان ئێستا بێکەوە چین بۆ سەر ڕێگاکە لەوەیە کاک کەریم و کاک عەدنانە بینین کە ئەندامی مجموعەی پارێزگا و بەڕێوەبەری گشتی ڕێگاوبانی گەرمیان گفتووەکەمان لێ درێژە بکەین باشە سەرچاو خەڵک دەریای مردووی هەیە ئێمەش ڕێگای مردوو مەبەستم لە ڕێگای دەربەنی خان کەلارە کارکردن لە ڕێگاکە وەستا و مردووە و پەشی کەوتووە بە سەلامەتی هاتوون بۆ ئێرە نازانم بە سەلامەتی ئەگەڕێمەوە یان نا ئەگەر ئەم پرۆژەیە تەواو ببێ کۆتایی پێبێت کۆتایی دێت بەو قەتل و عامەی کە چەندین ساڵە لێرە ڕوویدا و ڕوەدات ئەگەر تەواو بێ و جێبەجێ ببێ ئەوە نیعمەتە خۆ ئەگەر تەواویش نەبێ ئەوە نیقمەتە هاتوون بۆ ئێرە بزانین کاروباری پرۆژەکە چۆن بەڕێواچێ لە حکوومەت لە پەرلەمان لە ئەنجومەنی پارێزگا لە کۆمپانیای جێبەجێگا گفتوگان لەگەڵاکەم بەڕێزان هەرومان زۆر بەخێر بێ کاک ڕزگار لە ئەندامی پەرلەمان کاک عەدنان لە بەڕێوەبەرەتی گواستنەوە ڕێگاوبان هەروەها کاک عوسمان کۆمپانیای جێبەجێکار کاک کەریم لە ئەنجومەنی پارێزگا با سەرەتا لە حکوومەتەوە دەست پێکەم کە ڕۆژانە ئاگادارن دۆخەکە چۆن گوزەرەکە کاک عەدنان خەلیل خۆشحاڵم دەردی ئەم پرۆژەیە چییە؟ ڕاستی
کێشە و گیر و گرفتی سەرەکی ئەم پرۆژە لە سەرتاوە کە لە 19/12/2017 دەست بەکاربوونێتە تا ئەمڕۆ کە ئێستا لەگەڵ جەنابتانە لەم پرۆژەین ئەوە بۆ نزیکی مانگی 8 2022 ئەڕوا کێشەی سەرەکی خەرج نەکردن و تەرخان نەکردنی شایستە دارایەکانی بەڵێندەرە وەکو پێویست لە ئەم پرۆژەیە لە 19/12/2017 کە دەست بەکار بووینە ماوەکەی 540 ڕۆژ بووە ساڵی 2018 هیچ تەنانەت ڕیزبەندیشی بۆ نەکرا لە پرۆژەکە لە دوای 561 ڕۆژ ینی خۆی 540 ڕۆژ بۆ دوای 561 ڕۆژ ئێمە توانیمانە پێشینەی ژمارە 1 بۆ بەڵێندەر خەرجکەین ینی بەڵێندەر ماوەی بە درێژی ماوەی پرۆژەکە و 20 ڕۆژیش زیاتر 21 ڕۆژیش زیاتر کاری کردو هێشتانە بودجە بۆ پرۆژەکە خەرج نەکراوە دوای ئەوە ئەو ماوەیە بە شێوەیەکی تا ڕادەیەک بە بچڕبچڕش بە پێشینە بۆ بەڵێندەر خەرج کرا چوونە ساڵی 2020ەوە لە 9 2020ەوە بەهۆی پەتای کۆرۆنا بەدەر لە قەیرانی دارایی کە بەرۆکی گیانی گردەوە بەدای بەتریژ هەرێمی کوردستان پەتای کۆرۆنا هات بوو بە پشووی فەرمی لە 9 سێوە تا نزیکەی 9 یانزە بە هەمان شێوە ئێمە بەردەوام بووینە لەگەڵ بەڵێندەرە بە بەردەوامی کارمان لە پرۆژەکە کردووە ئەو ماوەیە دەوامیش نەبووە هەموو بەڕێوەبەرایەتەکە هەموو وەزارەتەکان پشووی فەرمی بووە دوای ئەو چەند مانگە نزیکەی 2 مانگ دووبارە بۆ پرۆژەکە پێشینە خەرج کرا ئەمجا هاتیە ساڵی 2021ەوە لە ساڵی 2021 ئێمە داوای 7 ملیارمان کردبوو و پلانیشماندا نابوو بەڵێندەریش ئامادەکاری تەواوی کردبوو بە هەموو گیرۆگرفتەکان چارەسەر بوون بۆ ئەوەی لە 2021 هەموو پرۆژەکە 100% تەواوکەین بۆیە داوای تەرخانکردنی 7 میلیارد دینارمان کرد چەندیان بۆ خەرجکردن لەو 7 میلیارە کە ئێمە داوامان کرد بۆمان تەرخان بکرێن نەکوە خەرجکردن وەک تەرخانکردن 10 میلیارمان بۆ خەرج کرا بەڵام تا ئەمڕۆ لەو 10 میلیارێشە میلیارێک و 350 میلیۆنمان لە بەنقا خەرج ناکرێت بوو لەبەر ئەوەی بە شایستە دایرەکانی بەڵێندەر پەیوەستە بە خەرجکردنی موچەی فەرمانبەرانەوە ناگەڕێمەوە لات کاک ڕزگار وەکو ئەندامی لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەشت و گوزارد چیتان کردویانی ئێمە لە پەرلەمانی کوردستان ڕوونە لای جەنابتان ینی پەرلەمانی کوردستان ئەرکی یاسا دەرکردن و چاودێریکردنێتی ئێمە بۆ خۆمان هەر لەگەڵ ئەندامانی جومەنی پارێزگای سلێمانی سەردانی بەڕێز وەزیری ئاوادانکردنەوەمان کردووە پارساڵ کە لە بڕگەکانی ئەم پرۆژاوکو و چاودێریمانە کرد کارەکرا ئێمە پرسیارێکمان کرد وتمان هێنا لە پرۆژەکە بە باشی جێبەجێ ناکرێت بۆیە خەرجمانە کردووە لانی چاودێری هیچ عیبی هەیە جێبەجێ لە ڕووی کوالێتی ئیشکردنی کۆمپانیەکە هیچ کەسێک ئەو گلەیان نەگەیانوت ئێمە بەڵام گلەیەکان مەسەلە ئەوەیە کە ئەم پرۆژەیە زۆر دواکەوتووە وەکو برای بەڕێزم کاکە ئەندان شاردی پێدا لەسەر دواکەوتنی پرۆژەکە ئێمە مەسەلە خەڵک گلەیەکە بە تایبەتی هاو نیشتیمانیان لە گەرمیان بەڵام ئێمە کە سەردانمان کرد پرسیارمان کردوتمان ئەم بڵێن ئەم پرۆژەیە بۆکەی تەواو بێ لە جواب بە پێی وتین وتی لە 28 2022 بە تەواوەتی ئەم پرۆژەیە تەواو بێ بەڵام فترێکی پێش و دوایەوە هیچ بە هیچ شێوەیەک لە هیچ بڕکەیەک ئاگادار بن دواکەوتنەکە پەیوەندی بە کۆمپانیای جێبەجێکارەوە یا پەیوەندی بە نەدانی شایستە دارایەکانەوەیە کۆمپانیای جێبەجەکار زۆر بەباشی ئیشەکانی کردووە و ئەمە بۆەوە گەڕێتەوە کە وەکو پێویست با بڵێن هەر لەم دوایە بە تەواوەتی بە هیچ بڕەپارێکی بۆ خەرج نەکراوە ینی ئەمە بۆتە گرفتێکەوە کۆمپانیەکان نتوانێت دەست بەکاربێ و سولفەی پێشووتریشی بۆ خەرج نەکراوە طبعا ئەمە کاک عوسمانە کاک عوسمان حەمەسەعی کە خاوەنی کۆمپانیاکە بە زۆر هێناومانەوە ئاوی نایە بێزار بووە دوای لێتە پرسم بۆچی زۆر بێزار بووی بەڵام باچمە لای کاکەریم کاکەریم ئێوە ڕۆژی پێنجشەممە لە سلێمانی چوونە باقی پەیوەندیدار سەبار بم بابەتە بۆ قسەکردن لەس ئەو پێشینەی کە ملیارێک و 350 میلیۆنە گەیشتن بە چ نەتیجەیەکیانی بەڵێن دراوەکە خەرجکریانە سەبارەت بە پرۆژەی کەلار سلێمانی و نەبوونی داهات و خەرجنەکردنی پارەی پێویست بۆ پرۆژەکە ئێمە لەگەڵ برای بەڕێزم کاگرزگار و لەگەڵ ئەندامانی دیکە انجومەن و پەرلەمان و نوێنەرانی گەرمیان بۆ چالاکانی مەدەنی و حزبەکان گەشت بۆ قەناعەتێک کە پێویستە گوشارێکی مەدەنیانەی ئەو تۆ بگرینە بەر کە
یعنی ڕێگەیەک بگرینە بەر کە حکوومەت داهات بۆ پرۆژە سەرکان چونکە گرفتی خەیرانی داراییمان نییە لەرێ کوردستانە بۆ داهاتمان زۆرە بۆ بەستە یەکێک لەو ڕێگایانە ئێمە سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی بانکانی سلێمانی هەرێم لە سلێمانیمان کردووە لەگەڵ بەڕێوەبەری گشتی بانکە بەڕێوەبەرێکی نوێیە کە ماکوان وەڵامەکەیتان بەدڵ بوو وەڵامەکەی بەدڵمان نەبوو بەڵام لە ئیش نەکردنی پرۆژەکە باشترە ئەوەی کە بەڵێنی داکە گفتی چییە؟ گفتی ئەوەی داکە لەبەرەوەی تازەیە لەوێ دەست بەکار بووەوە هەنێک گرفتی دارایی ئەوانە هەیە هەوڵی چارەسەرکردنە دەن بۆیە لەم مانگە بە 4 سولفا بڕێک پارەکە هەر بڕی 200 ملیۆنە بدرێت بە کۆمپانیا و کۆمپانیا هەفتانە و ئێمەش لە کۆمپانیاش لەگەڵ ئەم ناخەشەوەمان کرد هەر چۆن بێ ئەم بابەتە بخەینە سەر پێی خۆی و دوای ئەوە ئێمە بکەوینە سەر بابەتی ترکە ئەم سولفەی بۆ زیاد بکرێت بەڵام کاک عوسمان پێشتر گفتوگۆم لەگەڵا کرد زۆر دڵی ئەو ناخواتەوە بەم 200 ملیۆنی هەفتانێ ئەی داواکە دواتریش ڕۆژانە 100 ملیۆنی بۆ خەرج کرێ ینی لە مانگێکدا 3 ملیارەکەونێک کاسمان بۆ نە بێزاری بە زۆر هێنامانی بۆ قسەکرد ئێمە شەڕی تۆکی بۆچی زۆر سپاس کاکەحەوەگیان وڵی بێزاری لە چیایە ئێمە خۆمان هەوڵێن و کۆمپانیان کە ئیش بکەین بەس بەڕاستی ئەوەنە هەوڵمان ناوە ئەوەنە هاتوچۆمان بە دوایان پرۆژا کردووە لایەنی پەیوەندیدار نەماوە کە ئێمە لە دەرگای نین بەڵام ئیتر هەستمان کرد کەس بەدەمی ئەم پرۆژەوە نایێت ئەگەر حکوومەت بەڵێن بات بەڵێ کێشەش متمانەشە ینی تۆ چۆن ئەتوانیت دەستکەیتەوە بە ئیش لە کاتێکا تەشید نەبی کەس پێشینەکانە بۆ خەڵک جوانە و پرسیارە ئەمڕۆ لەگەڵم برادرانە کە ڕۆژنیە لای مدیری بانکەکان نفسی قسەی جەنابمان کردمان ئێمە کە تۆ ئەم بەڵێنە ئەدەی بەم پیاوانە و بە ئێمە خۆی من وەکو خۆم هێشتا ئیمانم بەو مەسەلە نەبوو کە ئیش بکەمەوە بەس بەڕاستی ئەم پیاوانە چونکە خەڵکی منتیقەن و زۆر هەوڵیان ناوە و دایرێش و هەمووی حەزەکە ئیش بێتەوە منش حەسم کرد کە کەسێک بم هاوکار بم ئێمە بە ئیش بەڵام پرسیارێکە لێکم ئەو کاری دەسێ کرد بە پرۆژەکە زۆر بە کورتی پێم بڵێ هەنێک جیاوازی نرخیشتم پێ بڵێ لە شیش لە چیمەنتۆ لە قیر لە بەهای دینار و دۆلار ئێستا ئەگە لە کاتی خۆی تەواو وایە بە چەند تەواو بێسە بە چەند تەواو بێگە بە کورتی پێم بڵێ سپاس دەکەم ئێمە جگەلەوەی کە جەناب باسی کرد ئێمە ئەم پرۆژە کاتی خۆی کە وەرمان کردووە کە لە ساڵی 2007ەوە تا ئێستا ئەگەر پرۆژەکە بە مودەی خۆی تەواومان کردایە من دینار و دینارم بۆش کاوەتەوە بە 1200 یعنی ئێستا 1485 جەناب تەزانێ ئەمە ئەوە هەموو ماوادەکان تەنێ قیر بە 250 دلار بۆ ئێستا 500 دلارە شیشە هەموو ماوادەکان یعنی ئەمە خەسارێکی گەورەیە لەسەر شانی فەرقی ئەو دینار و دۆلارتم بۆ حساب ناکەن چۆن ئێمە فەرق ئەمریکی ئەنجومەنی وەزیرانە بوو کتابەکەشمانەیە ئەمرەکەشمان بۆ دەرچووە کەوا بە حساب فەرقێکی ئەوەمان لە تاریخێکی ئەم تاریخێکیان بۆ دانیان ئێستا پارەکەش دیاری کراوە بۆ مەسەرف ناکەن زۆر باشە کاک عەدنان وەکو بەڕێوەبەری گشتی ڕێگاوبانی گەرمیان پێم بڵێ بە کورتیش پێم بڵێ سپاسەکەم باەخ ئەم پرۆژێ لە چیانی چۆن ئەیشوبیانی بە چ شتێکی دیکە ینی بۆچی ئەبێت حکوومەت ئیلاوبی لە ئەم پرۆژێ تەواوکە ئەم پرۆژەیە بەدەر لەوەی کە خۆی پرۆژەیەکە و بەڵێندەر ئیشی تیاکە و ڕێژەی ئەنجامدرای و گەیشتۆتە 55% بەدەر لەوەی کە چەندین مەرز لە ناوچەکە حکوومەتی هەرێم سودمەندە لێی بەدەر لەوەی کە گەرمیان مەکوای شۆڕش و بەرخودان و ئەنفال و شەیدانە ئەم پرۆژەیە 10 کیلۆمەتر ڕێگاکەی ئەوەی سە جەنابتان بەسەرهاتونە هیچ سیارێکە سیارەکەی جەنابتان مۆدێلیشی بەرزە بە ئاسانی پێ هاتشوە ناکەوە نزیکەی 10 کیلۆمەتری هەر تێک چووە پێ خۆی بڕیاریدا ئەم 2 ساڵە وشکە ساڵی و بێبارانی بۆ ئەگەر نەیسە قیری پێوە نامە بەدەر لەوە ئێمە ساڵانی ڕابردوو 2 پردمان ڕوخا پردی دەرەدۆینە پردی خەڵات تۆبزانمان هەردیگی ڕوخا پردەکان ئەو پردەکانی تریش کە نزیکەی 14-15 پرۆژە پردی ترە کۆنەکان هەر هەمویان ئەگەری ڕوخانیان هەیە وەک ئەو 2 پردە بۆیە ئەمە چۆن حکوومەتی هەرێم گرنگی بەوەی داوە توانێتی سەرڕای هەموو قەیرانەکان ئەگەر بە هەر چۆنێک بتوانێتی موچە دابین بکە ئەم پرۆژێشە خەرجکردنی شایستەدارایی ئەم پرۆژێشە ئاوها گرنگە لەبەرەوە من لەم پرۆژەیە کاتێک کە بتوانیومانە ئەو کاتانەی کە بودجەکە پێشنەکانمان بۆ خەرجکراوە نزیکەی 500 کەس لەم پرۆژەیە ئیشی کردەوە 500 کەس ینی 500 خێزانی ناوچەکەمان و وڵاتەکەمان سودمەند بوونە لەمە لەبەرەوە داوا لە جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بەرزانی جەنابی کاک قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت خۆیان بێنە سەر هێڵ چۆن توانیوانە موچە پیا بکەن ئاوها بڕیار بدەن کە شایستەدارایەکانی ئەم پرۆژەیە پەیوەست نەکرێ بە موچەوە لە هەر بودجەیە سیادی بێ یاخود داهاتی هەرێم بێ بۆیان خەرج بکرێ و پرۆژەکە تەواو بکرێ. کاک ڕزگار شێت محەممەد
چیەکەن فشارتان چیە بەتەمان چی بکەن وەکو پەرلەمان بەرارە چوونی خێرا یعنی پرۆژەکە وەستاوە لێکی سێوە نقەی لێ بڕاوە ئێمە لە پێش جەژن ڕوونە لای جەنابیشتان کە بانگی وەزیری بانگشتی وەزیری ئاوادانکردنەوە کرا بۆ پەرلەمانی کوردستان و زۆرترین لە ئەندامانی پەرلەمان پرسیاریان ئاراستە کرد لەسەر خراپبوونی ڕێگەوبانەکانی هەرێمی کوردستان بەگشتی و بە تایبەتی زۆرترین پرسیار کرا لەسەر ڕێگای کەلار سلێمانی ینی ئەمە جێگەی دڵخۆشی بۆ ئەندامانی پەرلەمان کە بەو شێوەیە لە خەمی ڕێگای کەلار سلێمانیان و ئێمە لای خۆمانەوە لە پەرلەمان و ئەوەی کراوە کە لە پێشووترا کردومانەوە ئێستش کە کوبرای بەڕێزم مۆسەکەری مشارەتی پێدا هاتوینێتە گەشتێتەوە قەناعەتەیە بێ فشارێکی مەدەنیانەیش هەبێ و لەگەڵ خوشک و برا بە ڕێزەکانمان بەبێ جیاوازی ینی ڕنگ ئێمە هاتوینێتە سەرخەت و سەردانی لایەنە سیاسەکانمان کردووە لەگەڵ مامۆستا محەممەد ئەندام شاری مەدەنی مەسە چییە چی بکەن ئێمە پێش 2 هەفتە کۆنگریکی ڕۆژنەوانیمان بەستووە و لەو کۆنگرەیە باسمان کردووە لەبەر ئەوە ئێمە ئەزانین ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەت و جێگیری ئەنجومەنی وەزیران و وەزیرە بەڕێزەکان بڕیاریان داوە کە ئەم پارەیە خەرج بکرێ وەکو ئەم ڕۆژ کە چوینێتە بڵێن ڕۆژی پێنجشەمە ئێمە چوینێتە بانقی هەرێم بەڵێ نەیتوانی بڵێ بڕیار نەدراوە کە خەرج کرێ بڕیار دراوە خەرج کرێ بەڵام لێرە خەرج ناکرێ بۆیە ئەمانوێ فشارێک دروستکەین و هیوادارین یعنی هیواداری حکوومەتی هەرێم هەیە ومێدێکمان هەیە بەڵام ئەمەیشە حکوومەتی هەرێم نابێوی کاتە منەت چکە ئەمە سادەترین خزمەت گوزاریە بۆ ئاو نیشتیمانیەکان کاکەریم حکوومەت دەڵێ پارەم نییە دەرخانکراوی هەیە بە کتابێکە لە ئەنجومەنی وەزیران لە دیوانی ئەنجومەنی وەزیران هەموو شتێک کە دێتە سەر بانک کە ئەوەی تر ئەسڵی مۆزوعەکە بۆم پیاوە گرنگە چی لە کاغەز و وەرەقەوە هەموو وەرە بکە خۆی لە کۆمپانیەکەی پڕە لە کاغەز و مۆری زۆری لێ بە کورتی بە دووسێ خاڵ پێم بڵێ ینی ئۆپشن و دەرفەتەکان چی لە بەردەمانە چارەسەرەکان چین بە چ داهاتێکە توانین ئەم ڕێگای مەرگ چارەسەرەکەی محەممەد بۆ هەموو لایەک ڕوونە کە پەرلەمانی کوردستان چەندین یاسای بەرکاری هەیە وەکو یاسای نەوتوگاز ژمارە 22 ساڵی 2007 و هەروە یاسای ژمارە 2 ساڵی 2015 داهاتە نەوتوگازیەکان و هەروە یاسای ژمارە 2 ڕێگاوانە گشتەکانی هەرێمی کوردستان پەرلەمان یاسای ڕێگاوانە گشتەکان هەمانە پەرلەمانی کوردستان دەریکردون من لە چەند بوارێکە بۆ نمونە کە حەقی داهاتی مەشروع و حەقی یاسایی گەرمیانە خەینە ڕوو بۆ نمونە پترۆ دۆلارمان هەیە کە نزیکەی 35,000 بەرمیل ڕۆژانە نەوت لە سنووری گەرمیان بە پێی یاسای ژمارە 2 ساڵی 2015 نەوتوگاز بۆ دەرهێنانی هەر بەرمیلێک نەوت 2 دۆلار دائەنرێ بۆ سنوورەکە ئەو سنوورەکە نەوتەکەی لە دەرێت بە پێی ئەو لێکدانەوەی ئێمە کردومانە یعنی ڕۆژی نزیکەی 7 دۆلارەکە و لە مایەکان لە ساڵێکان نزیکەی 25 میلیۆن دۆلارەکە و هەروەها داهاتی مەڵبەندەکانی کێشمانێ مەڵبەندەکانی کێش بە پێی یاسای ژمارە 2 ساڵی 2012 یاسای ڕێگاوبانەکە گشتێکاری کوردستان ئەبێ داهاتەکەیان لە ڕێگاوبانی ناوچەکە سەرفکرێەوە حکومەت خۆی سەرپەرشتی بکە و بە پێی یاساکە ئەگەر کۆمپانیا سەرپەرشتی بکە 20 لە سەدی داهاتی بۆ کۆمپانیا 75 لە سەدی بۆ حکوومەتە داهاتی ئەو چەنە داهاتی ئەو بە پێ و لێکدانەوەی ئەمە کردمانە ساڵانە نزیکەی 4 ملیار و نیوە و ئەمە داهاتێکی یعنی 30 میلیۆن دۆلارێک داهاتێکی ترمانەیە کە هی بۆ هەر تەنێکی سوتەمەنی کە داخل بکری یاخود بچێتە دەرەوە 8 دۆلار وەرەگیرێ بە پێی ئەوەی کە ئێمە لە ڕابردووە بینیومانە ڕۆژانە 150 تەنکەر بەنزین و سوتەمەنی لە بەرزی پەرستان و پێشووتر ئەهاتە ئەم دیوە ئێستا بە پێچەوانێ ڕۆژانە نزیکەی 250 بۆ 300 بار هەڵگر ئەچێتە ئەو دیوە بۆ هەر باڵەرگریەک تەنکەر چی بۆ هەر باڵەرگرێک 25 تەنیتایە بۆ هەر تەنێک 8 دۆلار ئەمیش نزیکەی 21 میلیۆن دۆلارەکە ساڵ لە ساڵێکە چەندێک ئەو داهاتیکە واتە ساڵانە بە سێکتەری پترۆ دۆلارەکە و هەروەها بە مەڵبەندەکانی کێش بەم داهاتی وزەیەکە کە تەنی 8 دۆلارە سەروی 50 میلیۆن دۆلار حەقی مەشروع و یاسایی گەرمیانیەکانە بدرێ پێیان بەڵام بەداخەوە ئەمەی کە منێڵێ سەتا هەشتای ئەم داهاتە بۆ شخص و کەس و کۆمپانیا تایبەتەکانەڕەوە من یەک نمونەی تریش بڵێم کە ئێمە پێش ڕۆژی پێشەمە جەختمان لەسەری کردو بۆ نمونە داهاتی یەک ڕۆژی مەرزی پەرستان لە مانگی دوای ئێمە سەردانمان کردو ملیارێک و 600 میلیۆن دینار بووە لە ڕۆژێکە چەک و نەقد ئێوارە 350 میلیۆن دیناری چوە بۆ کۆمپانیاکانی شخص و حزب و کەس و ئەوان داوامان کردووە هەموو گەرمیان
حسابی یەک کۆمپانیای کە ڕۆژی 100 ملیۆن دیناری پێبدرێت بەو 100 ملیۆن دینارە ئەتوانرێ بۆ نمونە مانیەک 3 ملیارەکە ساڵێک نزیکەی 36 ملیارەکە و ئەتوانرێ ئەم ڕێگایە بخرێتە سەر بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئێمە ئەو ڕوحێتە نابینین. زۆر سپاس زانیاری زۆر باشتان پێداین بەرچاوتان ڕووکینەوە لەسەر ڕێگاکە چاوەڕێکم بزانین ڕۆژانی داهاتوە چیە بێ ئاخری خێر بێ. زۆر سپاس.